لەگەڵ ئێوە کۆبوونەتەوە بۆ وەرگرتنی بڕوانامەی متمانە پێکراوی ئەمریکی AACI ولمجموعة قوام الصحية ولخطوتنا المشتركة نحو الارتقاء بمستقبل الرعاية الصحية في العراق. یەکەم دامەزراوەی تەندروستیە لە هەرێمی کوردستان و دووهەم لە سەر ئاستی عێراق کە ئەم بڕوانامەیە بەدەست دەهێنێت. This commitment becomes meaningful when it is reflected in daily practice and organizational culture. ندعو شركة قيوان والسيد مديرها الشيخ باكر مع المجاميع الطبية ومع كل كوادرها دعوة رسمية لحضور بمحافظة البصرة. دەستان خۆش بێ مادوونە بن چاوەڕێی زیاترین لە خزمەت و لە هەوڵەکانتان بۆ بەدەستهێنانی بڕوانامەی جۆرە و جۆر. ئیسراف تەندروستی کۆمپانیا قەیوان دەکەن لە کاروان و کارگوزارێک ڕۆژان بەکاتە هەموو خوشک و بەرابەر لەسەر ڕێزی بۆتان